سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی شابات، دەست بە سەرکردنی ئەمیر جانگوڵی لە شاری شنۆ، بانکشتی 57 هاوڵاتی بۆ ناوەندامنیەکان لە پیرانشار، ئازادی عەبدوڵڵا و هێمن قولیزادە لە زیندانی بۆکان، درێژە هێرشەکانی تورکیا بۆ سەرکۆبانی و مانگرتنی خەڵکی باشوور دژ بە ئەردۆغان، کۆبوونەوەی خانشینکراوانی سنعەتی نەوت لە ئاهواز، ناڕزایەتی کرێکاران لە شارەوانی خاش، درێژە سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی، لە سێدارەدانی 15 بەندکراو لە چەند زیندانی ئێران، یانە دەستان و برینداربوونی 8 شارۆمەندی ئەفغانستانی لە سەراوان و ونبوونی 20 پەنابەر لە کەناراوەکانی لامدۆسای ئیتالیا. بانکێشکردنی چالاکانی کرێکاری بۆ لەقی دوی لێکۆڵینەوەی دادگای انقلابی شاری سنە. لە درێژەی شەپۆلی گوشار بۆ سەر چالاکانی کرێکاری و کۆمەڵایەتی لە کوردستان، لەقی دوی لێکۆڵینەوەی دادگای انقلابی سنە با سەرۆکایەتی مهران ڕەمەزانی دەستیان کردووە بە پەروەندەسازی لە دژی ژمارەیەک لە چالاکانی ئەم شارە. بەپێو ڕاپۆرتانەیە کە بەدەست سەرچاوە هەواڵیەکانی ماڵپەڕی پەیام گەیشتووە، سوسان ڕازانی، ئێقباڵ شەبانی، فەردین میرەکی، خالد حسەینی و شەیس ئەمانی لەگەڵ جەماڵ ئەسەدی چالاکی ژینگە پارێزی و فەرشید عەبدوڵڵاهی باوکی هومەن عەبدوڵڵاهی یەکێک لە گیانبەختکردووانی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لە سنە بە تۆمەتەکانی وەک تێکدانی نەزمی گشتی و تەبلیغ دژی نیزام بانکێشتی ئەم دادگایە کراون. ئەم کەسانە وێڕای ڕەتکردنەوەی تۆمەتەکان ئەم تۆمەتانەیان بێبنەما و بێ هیچ بەڵگەنامەیەکی یاسایی ڕاگەیاند. شایانی باسە ئەم کەسانە دوای خستنەڕۆی دیفاع لە خۆیان لێکۆڵەری دۆسیەکە تا کاتی دادگایکردنیان بە قەراری وەسێقە دەستوری ئازادکردنیانی دەرکرد. ئەم پرۆسەیە لە کاتێکدا بەردەوامەکە گوشاری دامەزراوە ئەمنی و دادوەریەکان لە دژی چالاکانی کۆمەڵایەتی لە ناوچە جیاجیەکانی کوردستان بەربڵاوتر بووە. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی شابات. ڕۆژی چوارشەممە 12 بەفرانبار کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی شابات لە ئاز نەدانی زاخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. ڕۆژی ڕابردوو هاوکار لەگەڵ سەردانی ئەوستانداری کرماشان بۆ پێترۆشیمی شابات، کرێکاران لە ئاز نەدانی 4 مانگ هەغدەست و بێکارکردنی ژمارەیەک لە هاوکارەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران وێڕای نەدانی هەغدەست حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمین نیشتیماعی پەرداخت نەکراوە و کاتێک کۆبوونەوەیان بەڕێوە بردووە لەلایەن بەڕێوەبەرانی شرکەتەوە هەڕەشەیان لێکراوە. دەست بە سەرکردنی ئەمیر جانگوڵی لە شاری شنۆ. ڕۆژی دووشەممە 10 بەفرانباری 1403 شارۆمەندێکی خەڵکی شنۆ بە ناوی ئەمیر جانگوڵی تەمەن 42 ساڵ لەلایەن ێدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بە پێزانیاریەکان هێزانامەتیەکانی ڕۆژین بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی ئەمیر جانگوڵی لە گەڕاکی سەیداوای شنۆ و ناوبراویان بە توندوتیژەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندانە لە بەردەستانیە و بە دووەداچوونی بنەماڵەکەیان بەیاکان بووە. بانگشتی 57 هاوڵاتی بۆ ناوەندامنیەتیەکان لە پیرانشار. ڕۆژی سێشەممە 11 بەفرانبار بەلانیکەم 57 شارۆمەندی خەڵکی شارەکانی شنۆ، پیرانشار، مەهاباد و بۆکان بە بیانووی پۆشینی جلی کوردی و هەڵپەڕکێ لە مەراسمی زەماوەندە بانکشتی ناوەندە ئەمنیەکان کراون. بەپێ راپۆرتی کۆڵبە نیوز ئەو 57 هاونیشتیمانیە لە زەماوەندێکی پیرانشار بەشداریان کردووە و پاش تەوابوونی مەراسمەکە بە بیانووی هەڵپەڕکێ و پۆشینی جلی کوردی بۆ لەقی یەکی دادگای پیرانشار بانکێش کراون. بەپێ ئێبلاغیەی دادگا ئەو شارۆمەندانە ئەبێت لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا
خۆیان بۆ ناوەندە قەزاییە بناسێنن. ئازادی عەبدوڵڵا و هێمن قولیزادە لە زیندانی بۆکان. ڕۆژی چوارشەممە 12 بەفرامبەر باوک و کوڕێکی خەڵکی بۆکان بنەوەکانی عەبدوڵڵا و هێمن قولیزادە بە دانانی وەسێقە و تاکاتی دادگایکردنیان لە زیندانیە و شارە ئازاد کران. ڕۆژی 10 سەرماوەزی 1403 هێزە ئەمنیەکانی بۆکان هێرشیان کردە سەر ماڵی قولیزادە و وێڕای پشکنینی ماڵەکە و دەستکردن بەسەر کەلوپەلە شەخسیەکانیاندا عەبدوڵڵا و هێمنیان بە توند و تیژەوە دەست بەسەر و بۆ زیندانی بۆکان گواستەوە. ڕۆژی ڕابردوو هەر یەک لەو باوک و کوڕا بە دانانی وەسێقەی 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. درێژە هێرشەکانی تورکیا بۆ سەرکۆبانی و مانگرتنی خەڵکی باکوور دژبار دۆغان. ڕۆژی چوارشەممە 12 بەفرامبەر ئارتەشی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە هێرشیان کردە سەر بەنداوی تەشرین و 5 شێربانگیانیان بەخت کرد. هاوکات خەڵکی باکووری کوردستان بۆ 19مین ڕۆژی بەردەوام لە سنووری کۆبانی و قامیشلو درێژیان بە مانگرتندا. بە پێڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک ڕۆژی ڕابردوو ئەمریکا و هێزی هاوپەیمانان کەرەستە و چەکوچۆڵی نیزامی زۆریان بۆ ڕۆژاوای کوردستان گواستەوە و بڕیارە لە کۆبانی، حەسەکە و منبج 3 بنکەی نیزامی لێبدەن. لە ئەنجامی شەڕ و پێکدادانەکانی نێوان شێروانان و تێرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا لە بەنداوی تەشرین 5 شێروانگیانیان بەخت کرد و بەدەیان چەکداری تورکیا کوژران و بریندار بوون. هاوکات چالاکانی سیاسی و مەدەنی باکووری کوردستان لە سنوورەکانی کۆبانی و قامیشلو درێژەیان بە مانگرتن داوە و بۆ جارێکی دیکە خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی سەر ڕۆژاوی کوردستان و ئاشتی و ئارامی بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. خانشینکراوانی سەنعەتی نەوت لە شاری ئەهواز ڕۆژی چوارشەممە 12 بەفرامبەر بۆ جارێکی دیکە لە بەردەم سندوقی خانەنشینی کرێکاران کۆبوونەوە. خانشینکراوانی سەنعەتی نەوت لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری پەردەختی مەزایە بڕاوەکان، زیادکردنی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. ناڕزایەتی کرێکاران لە شارەوانی خاش. ڕۆژی چوارشەممە 12 بەفرامبەر کرێکارانی شاغڵ لە شارەوانی خاش بۆ چەندەمین جاری بەردەوام دژ بە نەزانی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێزانیاریەکان نزیک بە 700 کرێکار بە شێوەی قەراردادی و 150 کرێکار بە شێوەی شێرکەتی لەو ناوەندە دەوڵەتیە کار دەکەن. کرێکارانی قەراردادی ماوەی 2 مانگ و کرێکارانی شێرکەتی ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپی معیشەتیدا گوزەران دەکەن. کرێکارانی ناڕازی دەڵێن جگە لە نەدانی حەقدەست، خاوەنکار حەقی بیمەکانیانی بە ڕێکخراوی تەمینی اجتماعی پەرداغ نەکردووە و ناتوانن سەرزانی ناوەندە دەرمانیەکان بکەن. درێژە سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی. ڕۆژی چوارشەممە 12 بەفرامبەر ددان پزیشکێکی ژن بە ناوی فەرزانە محەممەد پارسا لە شاری تاران دەست بەسەر کرا و دادستانی گیلان پەروەندەیەکی تازەی بۆ چالاکێکی مافی ژنان بە ناوی تینا دێلجوو ساز کرد. بەپێ راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەکانی ڕژیم بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردووەتە سەر ماڵی فەرزانە محەممەدی پارسا و ناوبراویان با توند و تیژەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. لە لایەکی دیکەوە تینا دێلجوو مامۆستای دەرکراوی زانکۆ و چالاکیەکی مافی ژنانی خەڵکی ڕەشت کە پێشتر بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندان و مەحکوم و بە تازەی با پێبەندی ئێلکترۆنیەوە ئازادکراوە، لەلایەن دادستانی گیلانەوە ڕوبەڕووی 2 پەروەندەی تازە بۆتەوە. تینا دێلجوو لە پەروەندەیەکی نوێدا بە بڵاوکردنی پڕۆپاگەندا تۆمەتبار و بە 7 مانگ زیندانی تەعزیری مەحکوم و بۆ جارێکی دیکە ڕەوانەی زیندانی لاکانی ڕەش کراوە. شایانی باسەکان ناوەندە ئەمنیەکانی گیلان پەروەندەی سێهەمیشیان بۆ چالاکە مەدەنیە ساز کردووە، بەڵام موردەکاریەکانی هێشتا ڕوون نییە.
ڕفاندنی دە بنەماڵەی بەلوچ لەلایەن هێزەکانی حکوومەت لە میرجاوە. ڕۆژی چوارشەممە 12 بەفرانبەر دا خێزانی بەلوچ لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەرماڵەکانیان لە میرجاوە دەست بەسەر کران. بەپێ راپۆرتی کەمپێنی چالاکانی بەلوچ، حاجی مهرۆڵڵا هاوڕێ لەگەڵ ژن و منداڵەکانی، مەنان هاوڕێ لەگەڵ خێزانەکەی، مهرۆڵڵا مهر هاوڕێ لەگەڵ باوک و ئەندامێکی دیکەی بنەماڵەکەی، مەحموود سیاخان هاوڕێ لەگەڵ بنەماڵەکەی و ئاسف هاوڕێ لەگەڵ ژن و منداڵەکەی لەلایەن هێزەکانی سوپای پاسەرانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە زانیارێک لەسەر ناسناوی بەندکراوانی دیکە و هۆکاری ڕفاندنیان لەبەردەستانیە. لە سێدارەزانی 15 بەندکراو لە چەند زیندانی ئێران. ڕۆژی چوارشەممە 12 بەفرانبەر حکمی ئاعدامی 15 بەندکراو لە زیندانەکانی قزڵ حەساری کەرەج، بەندەر عەباس، مەلایر و دەسفول جێبەجێکرا. بەپێ راپۆرتەکان سێ بەندکراو لەوانە دوو شارۆمەندی ئەفغانستانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی بەندەر عەباس ئەعدام کراون. ناسناوی بەندکراوی سێهەم بریتیە لە هێدایەت قاسمی. لە زیندانەکانی مەلایر و دەسفول دوو بەندکراو بە ناوەکانی محەممەد شەفیع و یاوەر عەبدولی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە سێدارە دراون. لە زیندانی قزڵ حەساری کەرەج دە بەندکراوی ئەعدام کراون کە 8 کەسیان بە تۆمەتی کوشتنی بانقەست و ئەمنیەتی بووە و دوو بەندکراویان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون. ناسناوی سێ بەندکراویان بریتیە لە محەممەد حسەین محەممەدی فەر، ئەمیر و پاشا. گیانەدەستان و برینداربوونی 8 شارۆمەندی ئەفغانستانی لە سەراوان. ڕۆژی سێشەممە 11 بەفرانبەری 1403 بەهۆی چەقینەوەی مین لە سنووری کەڵەگانی سەر بە شاری سەراوان 5 شارۆمەندی ئەفغانستانی گیانیان لەدەستا و 3 کەس بریندار بوون. بەپێ راپۆرتی حاڵبەش کۆمەڵێک پەنابەری ئەفغانستانی لە کاتی تێپەڕین لە سنوورێران بەسەر مینی چێندراوی سوپای پاسەراندا کۆتون و 5 کەسیان گیانیان لەدەستاوە و 3 کەسی دیکەش بریندار بوون. کوژران و برینداربوونی دەیان فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی چوارشەممە 12 بەفرانبەر فڕۆکەکانی ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەیان لە کەرتی غەزە کرد ئامانجوو بۆ هۆیەوە دەیان فەلەستینی گیانیان لەدەستا و بریندار بوون. بەپێ راپۆرتی ئەلعەرەبیە لە هێرش بۆ سەر ئوردوگاکانی بەریج و جەبالیا 17 فەلەستینی گیانیان لەدەستاوە و دەیان کەس بریندار بوون. هەروەها بەهۆی بردومانی خێوەتی ئاوارەکانی خان یونس 10 فەلەستینی کە چواریان منداڵ بوون گیانیان بەخت کردووە. بە وتەی چالاکانی مەدەنی فەلەستین هەرتەشی ئیسرائیل پێش هێرشەکان هۆشدار ئەدات، بەڵام خەڵکی ئاوارەی غەزە چیتر هیچ شوێنێکیان بۆ ڕۆیشتن نییە و لە شەڕ و ماڵوێرانی ماندوو بوون. نەبوونی خۆراک و ئیمکاناتی بەهداشتی و دەرمانی وای لە خەڵک کردووە کە مردنیان پێخۆشترە لەو ژیانە. دووە هەواڵ ونبوونی 20 پەنابەر لە کەنارەوەکانی لامپدۆسای ئیتالیا. ڕۆژی چوارشەممە 12 بەفرانبەر بەلەمی پەنابەران لە کەنارەوەکانی ئیتالیا وەرگەڕا و بۆ هۆیەوە 20 کەس ونبوون و تەنیا 7 کەس ڕزگار کران. بە وتەی پۆلیسی ئیتالیا ڕزگارکراوان خەڵکی وڵاتانی سوودان، میسر و سووریەن و چارەنووسی 20 ونبووی دیکە نادیارە. سەرۆکی هێزەکانی فریاکۆتنی لامپدۆسا ژووتی چەندین کاتژمێر بەسەر ونبوونی ئەو 20 کەسا تێپەڕ بووە و ئەگەری زیندووبوونیان زۆر کەمە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.